پرۆژەی کەپیتەڵ تاوەر لە شاری هەولێر زیاتر لە 7 مانگە بەهۆی دیارنەمانی خاوەنی پرۆژەکەوە کارکردن تێیدا ڕاوەستاوە. هاوکار لە سەرەتای ڕاگەیاندنی پرۆژەکەوە دوو شوقەی بە بڕی زیاتر لە 6,000 دلار کڕیوە و خۆی دەڵێت دوای زیاتر لە 2 ساڵ چاوەڕوانی پرۆژەکە بە تاوە نەکراوی ماوەتەوە و بۆ چارەسەری کێشەکانمان نازانین هانا بۆچێ ببین. نەسعب شوقا نەسعب پرۆژە نەئیستیسمار کەس لێرە نەماوە نازانم چیان لێهاتووە هەمووی پارەکەی خوارد بۆ ڕای کردووە دەچینە ئیستیسمار ئەڵێ ئەو هەفتەی تەواو دەکەیت دەچینە ناو پرۆژەی کەسی لێ نییە کاکە دەچینە ئەو سنتەرێکە لێمان کڕیوە داخراوە نازانم قسە لەگە چی بکەین. پرۆژەکە لە 591 یەکەی نیشتە جێبوون پێک دێت. بەشداربوانی ئەم پرۆژەیە باز لەوە دەکەن لەم پرۆژەیە شوقە هەیە چەند جارێک کڕین و فرۆشتنی پێوە کراوە و زیاتر لە خاوەنێکی هەیە. داواکاریەکەمان تەنها لە لایەنی پەیوەندیدار ئەوەیە کە بەنسبەتی وەکو هاوڵاتی و کڕیاران کێشە نییە چێ خاوەندارێتی دەکاتن یا خوتاوە دەکاتن تەنها تەوابوون و ڕادستکردنی کلیلەکان گرینگە لە بۆ ئەو کڕیارانە خۆی زیاتر لە ڕێژەی ئەو پرۆژەیەکە یەکەی نیشتە جیبوونی تێدا زیاتر لەو ڕێژەیە فرۆشەکەواتە دووبارەی تێدایە. دەستەی وەبەرهێنان بە بیانووی ئەوەی لێژنەیەک پێکاتوە لە هۆکاری دواکەوتن و ڕاوەستانی پرۆژەکە دەکۆڵێتەوە بۆیە ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەوبارەیەوە بدەن. پرۆژەی کەپیتەڵ تاوەر لە مانجی ئەیلولی 2021ەوە ڕێپێدانی دەستەی وەبەرهێنانی وەرگرتووە. تەواوی پرۆژەکە بە شێوێک کاش بە هاوڵاتیان فرۆشراوە و نرخی هەر شوقەیەکیش لە نێوان 20,000 دلار تاوەکو 50,000 دلار بووە. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.